سڵاوتان لێبێ هاوڕێیان خۆشحاڵم کە لەم ڤیدیۆیەدا هاتمە خزمەتی ئێوەی عەزیز و خۆشەویست. لە ڤیدیۆ ئەمڕۆدا هەندێک دیمە نیشانی بەڕێستان ئەدەین کە تۆمارکراوە کاتێک ئاژەڵان خۆیان کوشتووە. کەواتە لەگەڵمان بەردەوام بن با پێیان ئاشنا ببین. بەڵام سەرەتاوەکو چاکێک بۆمان دووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بەڵایکردنی ڤیدیۆکە و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی زیاتر لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەکەش ساڵاک بکەن. فەرموون ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. خۆکوشتنی مارەکان لە گرتەیەکی ناوازەدا خاوەنی فرۆشگایەکی ئاژەڵان سەرسام بوو بەوەی مارێکی بینی خەریک بوو خۆیان کوشت. ئەمەش دەڕێی خواردنی خۆی و بڵاوکردنەوەی ژەهرەکەی لە دەمارەکانی خۆیدا هەستا بەگازکردن لە کلکی خۆی و دانە ژەهراویەکانی کردە ناوی و ماوەیەک بەم زۆرە مایەوە پێش ئەوەی بمرێ. لەگەڵەوەی زانایان نەیانتوانی بزانن هۆکاری چی بووە، بەڵام گەڕاندیانەوە بۆ ئەوەی کە لەوانەیە نەخۆشێک بێت وا لەو مارە بکات خۆی بکوژێ. خۆکوشتنی نەهەنگ دیمەنی خۆکوشتنی نەهەنگ زیاتر لە جارێک دووبارە بۆتەوە. کەنارەکان چەندی ڕووداوی تاک و کۆمەڵی خۆکوشتنی نەهەنگیان بە خۆیانەوە بینیوە کە هەندێک جار هەموو کۆمەڵەکە پێکەوە خۆیان ئەکوژن وەک خۆکوژی کۆمەڵ وایە. کۆتازار خۆکوشتنی زیاتر لە 400 نەهەنگ بوو بۆ کەناری باکووری دوورگەیەک لە نیوزلەندا کە خۆیان ئەگەیەنە کەنارەکان تا بمرن. لەگەڵەوەی نەهەنگ سیستەمێکی هەستەوەری زۆر بەهێزیان هەیە کە لە ڕێوە ئەزانن ئەبێ بۆ کوێ بچن، بەڵام هەوڵدانی نەهەنگەکان بۆ خۆکوشتن هەتا ئێستا ڕوونکردنەوەیەکی دیاری نییە. هەندێک کەسەوە ئەگەڕێنەوە بۆ هەندێک نەخۆشی کە ناساریان ئاکات وا بکەن کە ئەوان نیش ئیلتیهاباتیان نەخۆشی بۆ ماواییە و هەندێک جار بەسەر چوونی تەمەنوارە نەهەنگەکان ئەکات خۆیان بکوژن. ئەمە لەباری خۆکوشتنی تاکە کەسیەوە، بەڵام بۆ خۆکوژی بە کۆمەڵ لەوانەیە سەرکردەی کۆمەڵەیەک ئارەزوی خۆکوشتنی هەبێت و تەواوی کۆمەڵەکە لەگەڵ خۆیدا ببات بۆ ئەو کارە. خۆکوشتنی هەڵۆوا باوەکە لە ئاژەڵە درڕندەکانە و لە هیچ شتێک ناترسێ، ڕاهاتوە لە ڕاوکردنی نێچیرەکانی و بەبێ بەزەیان نەڕاویان ئەکات. ئەگەر بڵین هەڵۆیەک هەوڵی خۆکوشتنی داوە ئەوە شتێکی زۆر سەیرە بێ. هەڵۆوا باوەکە تەمەنێکی زۆر ئەژی 50 ساڵ یا زیاتر ئەژی، بەڵام کاتێک بە تەمەنە بن چاویان کز ئەبێ کە یارمەتی دەرێکی سەرێکی ڕاوکردنیان بووە. هەروەها پەڕەکانیان قوڕز ئەبێتە ڕێگر لە بەردەمی و ناتوانن بۆ ماوەیەکی درێژیان لەسەر ناوچە بەرزەکان بەفرن. ئەمەش واتە بە زۆرێک لە زۆرەکان ئەو هەڵۆیە بێچارە ئەبێ و قوبوڵی ئەو زۆرە ژیانە ناکات و ئەفرێ بەرەو بەرزایەکی زۆر و پاشان باڵەکانی کۆئەکاتەوە ئەکەوێتە خوارەوە و سەری داخە تا یەکسەر بمرێ. بینەرانی بەڕێز لە کۆمنت پێمان بڵێن ئایا لەو باوەڕەدا بوون کە ئاژەڵەکان خۆیان بکوژن؟ بەم زۆرەش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەمان. زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکە بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەرێستا لایکی ڤیدیۆکەمان بۆ بکە و شەیری بکە لەگەڵ هاوڕێکانتدا و لە بیریشتان نەچێت بۆ بینینی بابەتی ناوازە لە کەناڵەکەمان ئەوە هەرێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵەی تەنیشتی سەبسکرایبەکە ساڵاک بکەن و هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەمان هەیە ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسە و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.